نەوت لە هەرێمی کوردستاندا و هەروە نەبوونی ڕۆیەکی استراتیژی بە سەراحەت ئەبێ ئەمە باز بکرێ. ئەمە بووەتە هۆکاری ئەوەی کە ئێمە خۆمان بۆچی ئەوەکەین. تۆ دەوڵەت نیت باشە ئەتراف پێ نەکراوە، ئەبێ بزانی ئەم نەوتەی تۆ نرخەکەی کەمترە لەو نەوتەی کە لە ڕێگەی عێراقەوە فرۆشتێ. تەسەور بکە لە مانگی ڕابردوودا هەموو بەرمیلێک نەوت حکوومەتی عێراقی بە $41 فرۆشتوێتی، لە بەرامبەردا هەرێمی کوردستان بە $31 فرۆشتوێتی. هەموو بەرمیلێک تۆ $10 لە جێیا کەمتر پارەیەکە. باشە تقریبان $2.5 بۆ $3 هی مەسلەی ئەوەی بۆریەکانە ئەیدەی بە تورکیا. باشە یعنی هەر لە جیا تقریبا نرخەکەی بەرەو نیوە کەمترە بێتەوە. ئەمە یەک یعنی بیر لەوە نەکەیتەوە تۆ سیاسەتی و سربەخۆ و ئابووری سربەخۆ و استراتیژی نەوت و ئەمانەدا ڕێژی بیر لەم خاڵە نەکەیتەوە. زۆر گرنگە ئێستش دەتوانێت حکوومەتی هەرێمی کوردستان جارێکی تر ئیعادە نەزەر بە کۆی مەلەفی نەوت و دۆسەی نەوتا بکاتەوە. ئایا ئێمە لە دەرهێنانی نەوتا خانجازمان کردووە؟ ئایا خەڵک لێمان ڕازیە؟ ئایا میلەتەکەمان پێ حەساندوێتەوە؟ ئایا خۆشگوزەرانی بۆ خەڵکمان پێدابین کردووە لە مەلەفی نەوتا؟ دەرگاکان دانەخراوە، دەرفەت هەیە، بەڵام نیەت و نیازپاکی نییە. ئەمە زۆرمە نیەت و نیازپاکی پێویستە هەبێ. نیەتەکە ئەوەیە بڕۆ بۆ ڕێکەوتن، نیازپاکیەکە ئەوەیە وایە لێ بکە کە نیازی تۆ پاکە لە مەودووار ڕێئەکەوی و ئەوانیش قەناعەت پێ بکە کە بە داخوازیەکانی تۆ